بەدەموچاوێکی خوێناویەوە و لە ناو بۆریکی کۆنکرێتی گەورە لە شاری سرد دۆزرایەوە. لە هەموو لایەکەوە خەڵک چەپۆک و زلیان لێدەدا. ئەوان هاواریان دەکرد قەزافیمان گرت، ستەمکارەکەمان گرت. ئەوە دوایین دیمەنی سەرۆکوڵاتێک بوو کە دوای 12 ساڵ هێشتا گۆڕەکەی لە ناو بیابانێکی گەورە و فراواندا ونە و نەدۆزراوەتەوە. پاش دەزیرکردنی تەرمی قەزافی کە ماوەی 45 ساڵ حکمی تەواوەتی لیبیای کرد، لە ژوورێکی سارد دۆزرایەوە کە بۆ پاراستنی سەوزە و میوە لە میسراتی ڕۆژئاوای لیبیا بەکاردەهێنرا. دواتر 20 تشرینی یەکەمی 2011 بە ڕۆژی مردنی دیاریکرا. ڕۆژنامەی شەرقەوسەد لە راپۆرتێکیدا دەڵێت قەزافی و معتەسیم بیلای کوڕی و ئەبوبەکر یونس وەزیری بەرگریەکەی کەوتونەتە دەستی چەکدارانی گروپی شۆڕژگێڕانی میسراتە و ئەوان خۆیان کوشتویانن. پاش وەردن و نوێژ لەسەرکردنی بۆ ئۆتۆمبیلێک و بۆ ماوەی کاتژمێر و نیوێک تەرمەکەیان گواستێتەوە بۆ قوڵایی بیابانەکانی میسراتە و لەوێ بە خاکیان سپاردوو. ئەو چەکدارانە لە کاتی بردنی تەرمەکەیدا نەیانیشتووە کەس بزانێت و تێبینی بکات بۆ ئەوەی گۆڕەکەی ون بێت و نەدۆزرێتەوە. تاوەکو ئێستا ونبوون و دیارنەبوونی گۆڕی قەزافی داواکاری سەرەکی سەیفولئیسلامی کوڕی قەزافی و لایەنگرانی حکومەتی پێشوە و بەردەوام دەچنە دادگاکان داخوازی بەرز دەکەنەوە، بەڵام هیچ وەڵامێک وەرناکردنەوە. ناسر هەواریە پارێزەری ڕاستپێرداوی بنەماڵەی قەزافی بە شەرقەوسەتی گوتووە هیچ سەرکردەیەکی عەرەبی نییە لە پاشمردنیەوە نەزانرێت گۆڕەکەی لەکوێیە. ئەمە تەنها لە لیبیا ڕوویداوە. هاوکات سەلاح بادی یەکێک لە سەرکردەکانی گروپە چەکدارەکان لە میسراتە و خۆی بەشداری لە شاردنەوەی تەرمی قەزافیدا کردووە دەڵێت ئەگەر کەسایەتی و جەماوەری شارە لیبیەکان پێیان باش بێت ئامادەیە شوێنی گۆڕەکەی ئاشکرا بکات. لەگەڵ هەر ساڵیادێکی کوژانی قەزافیدا پشتیوانان و لایەنگرانی داوای ئاشکراکردنی شوێنی بە خاک سپاردنی دەکەن. هەر بۆیە لە 28 نیسانی ئەم ساڵدا تیمی سەیفولئیسلامی کوڕی قەزافی لە کۆنگرەی نیشتیمانی بۆ ئاشتەوایی نیشتیمانی لیبیا کشانەوە.